الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زور بريس پیغمبری پیشوامان صلى الله عليه وسلم لا سنن أبي داود فرمودك هاتوا كذا فرمي المؤمن مرآة المؤمن. إيمان دار آويني إيمان داره. ئاوێنە کۆمەڵە سیفاتی زۆری هەیە. یەکێ لە سیفاتە جوانەکانی ئاوێنە ئەوەیە کاتێک کە بەرامبەری ڕادەوەستی تەنها جوانی و ناشرینی خۆت نیشان دەدا. کاری بەسەر دایکت، باوکت، خوشکت، برات، خزمت، قەومت، هاوڕێتەوە نییە. ئەم سیفاتەی ئاوێنە پێمان دەڵێ توی بڕواداریش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی المؤمن مرآة المؤمن، باسی تۆی ئیماندار دەکا، باسی تۆی خوشک و برای ئیماندار دەکا. ئەفەرمێت تۆی بڕواداریش تاوانی کەسێک مەخەرە سەر کەسێکی تر. چۆن ئاوێنەکە کاتێ من بەڕێزت بەرامبەری دەوەستین جوان بی، ڕێک بی، ناشرین بی، جلوبەرگەکەت ڕێک و پێک نەبێ، قژت جواندا نەهێنابێ، واتە هەر کەم و کوڕیەکت هەبێ باسی ئەوە ناکە بڵێ باوکت وایە، دایکت وایە، خوشکەکەت وابوو، براکەت وابوو، خزمەکەت وابوو، هاوڕێکەت وابوو، قەومەکەت وابوو، نەتەوەکەت وابوو. نە، باسی خۆت دەکا، بەس تەنها خۆت نیشان دەدا. پێشمان دەڵێت تۆی ئیماندار، تۆی بڕوادار، ئەبێ ئاوابی. ئاوا تەنها بەرامبەرەکە خۆی ببینە، خراپەکانی مەخە سەر ئەستۆی کەسێکی تر. بەڵێ دەگونجێ و دەکرێ کوڕێکی خراپ، کچێکی خراپ لە ناو ماڵێکا بێ کە دایک و باوکەکەی زۆر ساڵح بن، هەروەکو بە پێچەوانەشەوە دەکرێت دایک و باوکەکە زۆر خراپ و نالەبار بن، بەڵام بەخوا شەکرە کوڕێکیان هەیە، بەخوا خاتوونێکی کچیان هەیە کە هەر شیرینە قسەی لەگەڵا بکەی و بیدوێنی. کوڕی چاک بوو عیکریمە. عیکریمەی کوڕی ئەبی جەهل یەکێکە لە سەحابە پایە بەرزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە دوای موسڵمان بوونی لە فەتحی مەککەدا ئەو هەموو جوهد و جیهادەی بۆ ئیسلام کرد، بە شەهیدی سەری نایەوە. بەڵام خۆ کوڕی ئەبوو جەهلە، دەکرێت لە ناو قەومێکی خراپدا کەسێکی زۆر باش هەڵکەوێت. زۆر جا دەوترێ فڵان بەرە بابە، فڵان قەومە، فڵان هۆزە بەڕاستی خەڵکانێکی شەڕانین. دەکرێت لە ناو ئەو هەموو شەڕانی و خراپەکارانەدا کەسێکی زۆر ڕێک و پێک هەڵکەوێت. هەروەکو بە پێچەوانەشەوە دەبێ و دەکرێت لە ناو قەومێک، لە ناو بەرە بابێک، لە ناو کۆمەڵێک خزمی زۆر باشە لاتوولەوێرێکی شار هەڵکەوێت. کورد زۆر جوانی وتوەڵەن چەم بێت چەقەڵ نابێت. بۆیە ئاگادار بین با تاوانی کەس نەخەینە ئەستۆی کەسێکی تر. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا جەنابتان ئەلحەمدوللا زۆربەتان قورئان خوێنن، سەرنج بدەن و ورد ببنەوە. لە 4 جێگەی قورئاندا جەختی لەم ڕاستیە کردوتەوە. ئاەتەکە ڕێک بەبێ لابردنی وشەیەک زیاد و کەم وەک خۆی هاتووە. ولا تزر وازرة وزر أخرى، خراپەی کەس ناخرێتە ئەستۆ و تای تەرازوی کەسێکی ترەوە. سوورەتی ئەلئەنعام ئاەتی 164، سوورەتی ئەلئیسراء ئاەتی 15، سوورەتی فاتیر ئاەتی 18، سوورەتی ئەززومەر ئاەتی 7. هەموو ئەمە ئاەتەکە وەک خۆی دووبارە بۆتەوە لەو 4 شوێنەدا. ولا تزر وازرة وزر أخرى. لە ئاەتی 38 سوورەتی ئەننەجمیشدا دەفەرمێ ألا تزر وازرة وزر أخرى. يعني 5 جار لە قورئانە جەخت لەسەر ئەمە کراوەتەوە بۆ من و تۆی موسڵمان کە خراپەی کەس مەخە پاڵ کەسێکی تر، کەس بە ئاگری کەس مەسووتێنە. با نمونە لە قورئاندا وەرگرین. نوح سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، ژنەکەی کافرە، کوڕەکەی بە کافری مرد، بە گوێی باوکی نەکرد، کوڕێکی لاسار، هەرچەند باوکی دڵسۆس یا بونەیە ئەرکەب مەعەنا، ڕۆڵە شیرینەکەم، تو خوا وەرە لەگەڵ ئەو قەومە کافرە مەبە. وەڵڵا ئەوانە چارەنووسیان بەرەو لە ناوچوونە، وەرە سواری کەشتی ڕزگاری بە، ئەمە کەشتی ئەمانە، ئەمە سەرفرازی دنیا و قیامەتت دەکا. بەڵام وتی بەخوا باوکە بە قسە ناکەم.
ڕۆیشت و پەنای بە حیساب بۆ لووتکەی شاخێک دەبن لە لافا و ڕزگاری کە فەکانە من المغڕقین لەگەڵ ئەوانەی کە غەرق دەبوون لەگەڵ ئەوانە تێدا چوو ڕۆیشت. ئەمە نمونەیە کە لە قورئانە پەروەردگار باسی دەکا پێمان دەڵێ نە چاکەکان و نە چاکەکاری و پلەبەرزی و ئیمانی پێغەمبەری نوح گەیشت بەو خراپەکارانە بەو ژنە کافرە و بەو کوڕە لار و لەوێر و کافرە هیچ سوودی پێ نەگەیاندن. داخی گرانم ئەمڕۆ دەبینی دەڵێن فڵان کەس لەبەر ئەوەی کە لە فڵان بنەماڵەیە، ڕاستە و بنەماڵی پێغەمبەرن صلی الله عليه وسلم، ساداتن، جێگەی ڕێز و حرمەتن، بەس کابرا بۆ خۆی هەموو شەوێ مەشکەیەک عەرەق دەخواتەوە، سوزدەیەک بۆ خوا نابە. ئەمە تەنها لەبەر ئەوەی لە بنەماڵی فڵان کەسە سوودێکی پێدەگەێنێ نە بەخوا. بەخوا هەموو پلەبەرزی پێغەمبەر نوح سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، ئەو زاتە ئیمان پایە بەرزە ڕابەرە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم سوودێکی نەگەیاند بە ژنە کافرەکەی و بە کوڕە کارفل و لال و لەوێرەکەی، هەر وەک بە پێچەوانەشەوە. هیچ کەس ناتوانێت ڕەخنە لە نوح بگرێ بڵێ وەڵاهی بەڕاستی نوح کەم و کوڕی بوو لەسەری، وەڵاهی عیبداری کرد، بەداخەوە نەیتوانی ژنەکەی خۆی ئیمان پێبێنێ، وەڵاهی ژنەکەی کافر بوو، وەڵاهی نەیتوانی ئامۆژگاری کوڕی خۆی بکات، چ لۆمەی خەڵکی تر دەکرێت. کەس هەیە نەعوذ بالله ئەمە پاڵ بداتە لای نوح پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ نەبەخوا. لوط سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ ژنەکەی کافرە، خوای پەروەردگار لەگەڵ قەومە بێباوەڕ و بەدکردارەکەدا ژنەکەشی لە ناو برد، ئیلا امرأته كانت من الغابرین، ئەویش لە ناو چوو. باشە کەس هەیە لۆمەی لوط پێغەمبەر بکات سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ بڵێ وەڵاهی عیبدار بوو، وەڵاهی براکەم حەیای چوو، ئەو پێغەمبەرە چۆن بوو بەلەکە بەنێو چاوانێەوە دوول لە ئەو پەنا بە خوای پەروەردگار بوو بەلەکە بەنێو چاوانێەوە ئابڕووی چوو ژنەکەی بە کافری مرد و ئیمانی پێ نەهێنا. نەخێر کەس ئەو جورئەتە ناکا نەعوذ بالله تۆمەتێکی ئەوە بخاتە پاڵ سەیدنا لوط عەلەیهی السەڵاتو وەسسەلام. سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تسبوا الأموات فتؤذوا به الأحياء، وەکو لە طەبەرانیدا هاتووە. ئەی خەڵکینە گوێن بەو مردوانە مەدەن کە بە کافری مردن، کافرانێکی سەرسەخت دڵڕەق دوژمنی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەدکردار بەدڕەفتار زمان خراپ، کاتێک کە مردون و ڕۆیشتون بەرەو قیامەتی خۆیان ئێوە گوێنیان پێمەدەن، هەرچەند مستحقی تف و لعنەتیش بن، مستحقی گوێن پێدانیش بن، گوێنیان پێمەدەن. بۆ فتؤذوا به الأحياء، چونکە ئەو گوێندانە ناگا بۆ مردوانە، بەڵام دڵی زیندوەکان ئازار دەدا. ئەمە لە کاتێکا بوو کە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ستەمەکان، نالەباریەکان، فیتنەچیەکانی ئەبوو جەهلیان دەکرد لە مەککەدا، چۆن سەرنجام لە بەدرا کوژرا، نەفرەتیان بۆ دەنارد، مێژووی ڕەشیان باز دەکرد، خراپەکارەکانیان دەهێنایەوە یادی یەکتر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم کارێ قەدەغە کرد، بۆ چونکە کوڕەکەی موسڵمانە عیکریمە. ئەبوو جەهل ڕۆیشتۆ بەرەوە قیامەتی خۆی، بەڵام ئەمە هەر چۆنێ بێ کوڕیەتی ئەوە باوکێتی دڵی ئازار دەخوا، بەبیری دێتەوە باوشی چ کافرێکی دڵڕەق بووە، بەڵام ئەم چی بکە تۆ بۆ تاوانی ئەو باوکە کافرە لار و لەوێرە دەکەی بە بەڵگەیەک بۆی کوڕەت دە ئیماندارە بەڕێز و بە حرمەتەکەی پێ ئازار دەی، بنەماڵەکەی پێ ئازار دەی. ئالێرەوە بەڕێزان دەڵێم زۆر بەداخەوە لە کۆمەڵگای کوردەواری خۆماندا ئێمە ئەم کارە دەکەین، واتە خراپەی کەسێک دەخەینە ئەستۆی کەسێکی بێگوناه بێتاوان بێ ئاگا، بەڵام وەڵای هەر بە گوناهیشی نازانین. لە کاتێکە عەرزم کردن لە 5 جێگەی قورئاندا جەخت کراوەتە لەسەر ئەوەی تۆی ئیماندار مافی ئەوەت نییە گوناهی ئەم بخەیتە ئەستۆی کەسێکی تر، بە ئاگری ئەم نالەبارە ئەو بێ ئاگایە بسووتێنی. بەداخەوە لە لای ئێمە کە بوترێ فڵان کەس کوڕێکی پیاوکوژە، شەڕانیە، خراپەکارە، خەڵک لەبەر ئەم برایە خوشکەکەی ناخوازێ، ئەڵێ وەڵاهی حەزم بە خزمایەتیان نییە، هەرچەند ئەم کچە قورئان خوێنە، نوێش خوێنە، قوتابی زانکۆیە، زیرەکە، ئینسانێکی بە ئەدەبە، چاولێ بە ئاگری ئەو برا شەڕانیە و ئەم خوشکەمان سووتاند. ئەڵێن فڵان کەس کچێک بوو کارێکی نەشیاوی لێوە شایەوە پەنا بەخوا، ئەڵێن وەڵاهی هەی بنەماڵەکەی برد. یا باشە ئەو بنەماڵەیە بۆچی بە ئاگری خراپەی کچێک بسووتێن؟ کچێک خراپەی کردووە،
سێ چوار خوشکی زۆر بەڕێز و بە حرمەتی هەن کەس خوشکەکانی ناخوازێ لە کوردەواری خۆماندا مەگە دەگمەن نەبێ ئەمە بۆ چونکە خوشکی فڵان کەسە کە کاتی خۆی ئەم ڕووداوە نەشیا و ناشەرعی لە ڕووداوە باوچێک خراپە باوچێک قومارچیە باوچێک لار و لەوێرە وەڵی بینیمانە کچەکانی باوەڕتان هەبێ قورئان خوێن بەشداری مامۆستای قورئانن ئەهلی شەو نوێژن حیجاب و داپۆشراون خەڵکێک کە بۆ کوڕێکی محتەرەم وەکو ئەو گەنجە بەڕێزانە وتوێتی وەڵی ئامادەم هاوسەرگیری بکەم لەگەڵ ئەو خاتونە بەڕێزەدا باوکو و دایک و خزم و کەسوکار هەموڵە نانە نەکەی ئەزانی وە کچی چێیە ئەوە کچی فڵان کەسی قومار چییە ئەوە کچەکانیشی لە قومارە دەدۆڕێنێ ئەوە ماڵەکەشی لە قومارە دۆڕاندووە ئەوە کەسێکی لار و لەوێر و شەڕانیە یان کۆی لێ حیزبێکە باشە ئەم کچە شتاوانێکی هەیە بڕواتان هەبێ خەڵک بۆتە قوربانی خاڵی کچی زۆر بە حرمەت و بەڕێز خەڵک نەیخواستووە ئەڵێ خوشکەزای فڵان کەسی قۆڵ بڕە بابە ئەو لە بازارە خۆڵی خەڵک دەبڕێ ئەم خوشکەزایە بێ ئاگایە دوورە لەوەوە چه پەیوەندیەکی هەیە بۆیە ئەمە لە کوردەواری خۆماندا ئێستاش لە کۆمەڵگەی خۆماندا ئێمە ئەم ڕووداوانە کە باز دەکەین بە نمونەی قورئانی شیان دەکەینەوە وەڵاهی مەبەستمە دەست خینە سەر برینەکانی کۆمەڵگەی خۆمان کە ئێستاش هەیە یان بەداخەوە لە کۆمەڵگەی کوردەواریماندا هەندێک خەڵکمان هەیە کە ڕەخنە لە کەسێ دەگرێت کە خراپەکارە گوێم بە دایک و باوکی دەدا دەڵێ فڵان کەسی خراپ های ڕووی باوکی پەمەیی بێ های ڕووی دایکی ئاوا بێ دوو لە ڕووی جەنابتان و هەموو دایکان و باوکانی بەڕێز لە کاتێکە ئەو بەخوا ئەو باوکە دەڵێ وەلی خوایە ئەو دایکەدا پۆشرا و دەست دەم بە زیکر دەست بە خێر ئەهلی سەر بەرماڵ هەرچی خراپەیە نیەتی بەسە زمانە چی بکا کە کوڕەکەی لە دەرەوە لار و لەوێرە ئێترەوە هیدایەت بەدەست خوایە ئەم هەوڵی خۆی داوە ئەم لار و لەوێرەش کۆمەڵگا ڕەفیقی خراپ تێکی داوە سۆشیال میدیا تێکی داوە ئەنتەرنێت تێکی داوە تۆ کە ڕەخنە لەو دەگری بۆ باسی ڕووی باوکی دەکەی بۆ باسی ڕووی دایکی دەکەی چ تاوانێکی هەیە ئەزانی تۆ لەوێدا گوناهێکی هەرە گەورەت ئەنجام داوە چونکە پێنج شوێنی قورئانی پڕبەرەکەت و بەخشەش ڕەت کردوێتەوە لەگەڵ فەرمودەی پێغەمبەردا صلی الله علیه وسلم بەڵام لە قورئانە بەڕێزان وانییە لە قورئانە ئێمە دەیخوێنینەوە باسی ئادەم پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ کاتێک کە ئادەم دوو کوڕی هەیە یەکیان ساڵح ڕێک و پێک خواناس گوێڕایەڵی دڵی دایک و باوک هەر لەو ماڵەدا هەر لەبەر دەستی ئەو دایک و باوکەدا ئادەم و حەوادا کوڕێکی تریان لار لەوێر فیتنە دڵڕەش حەسوود ڕقاوی دڵپڕلەقین بەرامبەر بە برا دایک و باوکەکەی خۆی جەنابەت بیهێنە بەر چاوت کاتی ئەمایەتە قورئانیانە دەخوێنیەوە کە یەک بە خۆی هاوار دەکا و پەلاماری برایەکەی دەدا و شمشێری لە هەڵکێشاوە لە ئەقتولەنەک دڵنیا بە دەبێ بتکوژم ئێستا تۆ بیهێنە بەر چاوی خۆت خوا نەخواستە دراوسەیەکت لەو بازاڕە دوکاندارێک لەناو خزم و کەسوکارتا لەناو گەڕەکەکەتدا کاتێک کە دوو برا شەڕیان دەبێ یەکیان سیلاح دێنێتە مەیدان و دەماچە هەڵدەکێشێ و هاوار دەکا بە براکەیەڵە شەر بێ بتکوژم سوێن بەخوا دەبێ بتکوژم ئەها هەمومان دەڵێن بەخوا برا حەیان چوو کوڕە ئەو دایک و باوکەش بەخوا دیارە بە کاکە زۆری باش ڕانەهێناوم باشی پەروەردە نەکردم برا ئاگای لیان نەبووە بەڵام تخوا کەستان جورئەتی ئەوە دەکەین هیچمان من بەخۆم بە ئێوە نەعوذ بالله جورئەتی ئەوە دەکەین کەم و کوڕی و لار و لەوێری بخەینە پاڵ ئادەم باوە گەورەی هەموو مرۆڤایەتی عەلەیهی السەڵات وەسسەلام نەبەخوا ناتوانین و ناکرێ پێی کافر دەبی دەیوە کوڕە لار و لەوێرەکەیەتی قورئان بۆمان تۆمار دەکات بە ئێمەش دەڵێ ئەگەر کەسێکت بینی دوو کوڕی هەبوو یەکیانی کوشت مەڵێ وەڵڵاهی ئەو بنەماڵەی حەیان چوو بە کەڵکی مەرحەبایی نایەن بە کەڵکی دراوسەیەتی نایەن ئەم باوکە چی بکە ئادەم چ گوناهێکی هەبوو حەوای دایک چ گوناهێکی هەبوو کە ئەم کوڕیان ئاوارە لەوێرە و براکەی خۆی دەکوژێ یوسف عەلەیهی السەڵات وەسسەلام کاتە براکانی دەبرای لار و لەوێر خراپەکار فێڵباز فێڵ لە باوکی خۆیان دەکەن برای خۆیان دەخەنە دا و چاڵەوە بەڵام ئایا کەس هەیە بڵێ یعقوب پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ وەڵڵاهی نەیزانیەوە پەروەردەی منداڵەکانی بکە باشە بۆ دەکرێت هەردوو منداڵیان ساڵح بن و دایان خراپەکار و ئاوا لار و لەوێر و فیتنە بن کەس هەیە جورئەتی ئەوە بکە ذاتی ئەوە بکە بە سەیدنا یعقوب ئەو پێغەمبەرە پایە بەرزەخ و ڕاگرە بڵێ وەڵڵاهی نەیزانی منداڵەکانی پەروەردەکە بکە
خراپەی دەک ئەولادی نالەبار بخاتە سەر ئەستۆی باوکو دایکیان ناکرێ لە قورئانە لێت قبوڵ ناکرێ ئەی ئەمڕۆ بۆ وا دەکەیت ئەمڕۆ تۆ بەهۆی منداڵێکی خراپەوە هەموو بنەماڵەکە زەڕبی سفر دەکەی و بە ئاگری ئەو خراپەکارە ئاگراویەوە ئەم دایک و باوک و خوشک و برابەی ئاگایە دەسووتێنی کەس هەیە بڵێ یوسف بە کەڵکی ڕزگارکردنی گەلێک نایە کاکە با بڕوا براکانی خۆی چاکە ئەوە دەبرای لار و لەوێری هەن برایەکی دایک و باشی خۆی ساڵحە با بڕوا خەریکی براکانی خۆی بێت کەس هەیە بە یوسف پێغەمبەر وا بڵێ سەلامی خوای لەسەر بێت ئەمڕۆ دەکرێت بانگخوازێک براکانی زۆر لار و لەوێر بن زۆر فێڵباز بن زۆر قۆڵبڕ بن زۆر خائین بن دەکرێت بڵێ وەڵای گوێ لە فڵان کەس مەگرن نوێژی لە دواوە مەکەن چونکە براکانی خراپن نەخێر بەڵام باوەڕتان هەیە لە کۆمەڵگەی خۆمان دەبەداخەوە ڕێزم هەیە بۆ جەنابتان تێگەیشتووی ئەم بەرنامە و ئەم قورئانە ئەلحەمدولillah کەوانین بەڵام خەڵکانی تیشتمان هەیە ئاوا بەهۆی برایەکی خراپەوە کۆمەڵە برایتری دەسووتێنێ بەڵام کەس نەبوو نییە لە سەردەمی خۆشیدا کەس نەبوو بڵێ وەڵاهی یوسف سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت چونکە برای ئەو نالەبارانەیە ئەبێ بە ئاگری ئەوان بسووتێ ئالێرەدا ئاماژە بە خاڵێکی گرنگ دەکەم کە ئەمان پێویستە ئاماژەی پێ بکرێ ئەویش ئەوەیە بەڕێزان دەکرێ ئەخلاقی تووڕەیی ئەخلاقی نەرمونیانی دڵڕەقی و لێبوردەیی لە باوک و دایکەوە بگوازرێتەوە بۆ منداڵ بۆ کوڕ و کچەکان یعنی دەکرێت بە ویراسی بە بۆ ماوەیی باوچێک زۆر تووڕەیە سبحان الله سەیەکەی کوڕەکانی شیوان دایکێک زۆر نەرمونیانە ئەڵێ مەڵحەمە سبحان الله سەیەکەی کچەکان و کوڕەکانیشی ئاوان باپیریان وا بووە ئەمە ویراسی بۆی ماوەتەوە ئەمە دەکرێت ئەم دڵڕەقیە ئەم لێبوردەیە ئەم زمان شیرینیە ئەم غەرەز و بوغزا لە باوک و دایک و باوانەوە بگوازرێتەوە لە ڕێی بۆ ماوەیی و ویراسیەوە بۆ نەوەکان بۆ کوڕ و کچەکان ئالەم حاڵەتەدا تۆ بەس ئەوەندەت بۆ هەیە مادام فڵان کەسم بینی و دایکێکی زۆر تووڕە و عەسەبیە خۆ دەپارێزم لەوەی خزمەتی بکەم و کچەکەی بخوازم چونکە لەوە کچەکەشی وابێ کاتێک باوکێک دەبینم زۆر دڵپیسە زۆر ڕەزیلە زۆر قرچۆکە خۆ دەپارێزم لەوەی کچەکەم بدەم بە کوڕەکەی لەوە چێ خوا نەخواستە بەشێک لە ویراسیەکەی ئەوەی تێدا بێ مادام لەگەڵی هەڵس و کەوتم نەکردووە سەفەرم نەکردووە مامەڵەم نەکردووە دراوسێتیم نەکردووە ڕەفیقی چەند شەو ڕۆژم نەبووە کە بزانم ئەم سیفەتە خراپە نەگوازراوەتەوە بۆ کوڕەکەی بەس مافی ئەوەندەت هەیە ژن و ژنخوازی لەگەڵ نەکەی بەڵام مافی ئەوەت نییە تانەی لێ بدەی ناوی بزڕێنی بە خەڵک بڵێ مەرحەبایی مەکە خۆت مەرحەبایی نەکەی بە ژن و ژنخوازیەکەی لەگەڵ مەکە لەوە چێ ئەمە لە ویراسیدا هەندێک گواستراوێتەوە هەروەها ئیسلام فێرمان دەکات کە بە کۆمەڵ بڕیار لەسەر هیچ گروپێک لەسەر هیچ جەماعەتێک نەدەین قورئان لە باسی منافقاندا ئاخر لە دووڕوو پیستر نییە نوێژیان لە دوای پێغەمبەرەوە دەکرد سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام جیهادیان لەگەڵ دەکرد و لەگەڵی دەچوونە غەزا کەچی کە پشتی هەڵدەکرد قسەی نەشیا و بێئەدەبانەیان بەرامبەر بە خوای پەروەردگار بەرامبەر بە پێغەمبەری خوا دەکرد صلی الله علیه وسلم گومانی خراپیان نەعوذ بالله بەخوا دەبرد لە دڵەوە ئیمانیان بە ئیسلام و قورئان و قیامەت نەبوو کەچی لە سەفی نوێژی جەماعەتیشدا بوون دوو ڕووەکان منافقەکان پیسترینن هەمویان پیسن کەچی سبحان الله قورئان فێری ئەوەمان دەکا ئەو گروپە خراپە هەر هەمویان بە یەکەوە حساب مەکە سەیری وردەکانی قورئان کەن بەڕێزان دەفەرمێ ومنهم من عاهد الله کەسانێکن لە منافقەکان پەیمان دەدەن بەخوا ئەڵێ خوایە لە هەژاری ڕزگارم کە و دەوڵەمەندم کە شەر بێ ببمە خێرە و مندێک دەستی خێر لە کەس نەجێڕمەوە بەڵام وانییە کاتێک کە خوا دەرگای ڕەحمەتی لێ دەکاتەوە دەوڵەمەند دەبێ بەخیل و بەخیلە بەو ماڵەکەی و نایبەخشێ خوا دەفەرمێ ومنهم بەشێک لە منافقەکان وان نافەرمێ هەرچی منافقە وایە دەفەرمێ ومنهم من يلمزك في الصدقات کەسانێکن لە دووڕوو منافقەکان کاتێک کە شتێکی کەم دەبەخشی تانە لێ دەڵێن زات خۆ ئەوە چێ محەممەد بەخشیوێتی ئەوەی دزکی چێ تێر دەکا ئەگە زۆر ببەخشی دەڵێن باوە هیچ بۆ خۆی ناهێڵێتەوانێ کورە چۆن ژیان وا دەبێ ئەینا خۆت و ماڵ و منداڵیشی لەبیر بێ بەردەوام تانە لە پێغەمبەر دەدەن صلی الله علیه وسلم تانە لە موسڵمانانی بەخشندە دەدەن بەڵام قورئان نافەرمێ هەمویان دەفەرمێ ومنهم جا لە قورئانە کاتێککە قورئانتان خوێندەوە لەسەر وشەی ومنهم بەردەوام بوەستن هەر کە وشەکەت بینی ئەم دەرسەی ژیان فێر بە بەگشتی بڕیار مەدە مەڵێ هەموو ئەو گروپەوەی لەو جەماعەتەدان وان ومنهم بەشێک لەوانە بەشە زۆرەکان وان بەڵام کەسیانی شان هەن با منافقیش بن لەم سیفەتە خراپەدا بەشدار نین
قورآنی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی ئەلمائیدە لە ئایەتی 13 باسی ئەوەمان بۆ دەکا بەنی ئیسرائیل جوولەکەکان 5 صفاتی زۆر خراپیان هەن کەچی لە کۆتاییدا دەفەرمێ ئیلا قەلیلا منهم من مەبەستەکەم لەوەیە دەفەرمێ کەمێکی کەمیان نەبێ قەلیل بۆ خۆی کەم بە نەکیڕەیی یعنی هەر زۆر کەم لەناو ئەو هەموو هەزاران جوولەکە کەسی 5 صفاتی خراپیان هەیە نافەرمێ هەرچی جوولەکەیەوایە دەفەرمێ ئیلا قەلیلا منهم ئیلا کۆمەڵێکی کەمیان نەبێ ئەو صفەتە خراپانەیان تێدا نییە با جوولەکەش بن با خزمیشیان بن با برا و خوشتیان بن بەڵام ئەو کۆمەڵە صفەتە خراپیان تێدا نییە یەکەمیان دەفەرمێ بما نەقضیهم میثاقهم لعناهم پەیمان شکێنن دووەمیان دەفەرمێ قلوبهم قاسیە زۆر دڵڕیان ڕەقا سێم يحرفون الكلمة عن مواضعه چواشەکارن چوارم نسوا حظا مما ذكروا به بێوەفان پێنجەم ولا تزال تطلع على خائنة منهم تەڵەکەبازن فێڵبازن خیانەتکارن کەچی هێشتا دەفەرمێ ئیلا قەلیلا منهم بەڵام کەمێکی زۆر کەمیان وانین لەو بەنی ئیسرائیل و لەو جوولەکانە ئەم 5 صفەتە خراپیان تێدانین یعنی ئەو چەند کەسە حەرەکەمەکەمە بە ئاگری ئەو هەزارە مەسووتێنن ئەمە دەرسە لە قورئانە خۆی یەک وشەی قورئان بەڕێزان هەمووجا عەرزی جەنابتان دەکەم بێحیکمەت نییە بۆ ئەمەی لێ دەرکرد ئیلا قەلیلا منهم بە تۆی مسلمان بە منی مسلمان دەڵێ تۆش بڕیار مەدە دەکرێت لەناو 1000 کەسە 3 کەس لەو گروپەدا هەمویان وانە بن بۆیە ئەو 3 کەسەت ئاگا لێ بێ ئەو کەمە لەناو ئەو هەزارانەدا بە ئاگریەوان ئەم 3-4 کەسە کەمە مەسووتێنە ئەمجا لە دوایەوە دەفەرمێ فاعف عنهم لێیان ببوورە وەصفەح بە تەواوەتی چاوپۆشیان لێ بکە إن الله يحب المحسنين چونکە خوا چاکەکارانی خۆش دەوێت عەفو بەڕێزان ئەوەیە کەسێک پێی دەڵێ لەگەڵی دادەنیشێڵی فڵان کەس ئەم خراپە و ئەو خراپە و ئەو خراپە و ئەو خراپەت هەیە بەڵام بڕۆ گەرنت ئازابێ حەق منێ بەسەرتەوە گەرنت ئازا دەکەم بەڵام سەفح ئەوەیە هەر بەسەر چاویشی دانادەیەوە هەر ڕوو لەولا دەکەی هەروە دەنوێنی کە بە خراپەکانی بەرامبەرن نەزانیوە ئەمە وردەکانی قورئانن خی پەروەردگار دەفەرمێ ئەو جوولەکانە کە لەگەڵتان دەژین لە شاری مەدینەدا ئەو سیفەتە خراپانەشیان هەن هەندێکی کەمیان هەن هەر پاکن هێشتا وەکو ئەوانە خراپەکار نین ئەو سیفەتانەیان تێدا نین بەڵام بەگشتی لە خراپەکارەکانیشیان ببوورە بانگیان مەکە ئەی محەممەد صلی الله علیه وسلم ئەی لێ پرسراوی دەوڵەتی مەدەنی مەدینە لیان باسیان بانگیان مەکە بە چاویاندا مەدەوە بڵێەوە 5 صفەتی خراپتان هەیە وەڵڵی حتا قیامەت هەروە دەبن پێشتریشتان وابوون پێغەمبەرانتان کوشتووە بێوەفان سپڵەن چاواشەکارن دەستکاری ئاەتەکانی خوا دەکەن مانای غەیری مەبەستی ئاەتەکانی خوا تەورات و ئینجیل لێک دەدەنەوە ئەوەی خوا فەرموویەتی ئێوە بە شێوەیەکی تر بە خەڵکی دەڵێن هەر بەسەر چاویشیان دامەدەوە هەر بانگیان مەکە بۆ با کۆمەڵگان نەشێوێ ئەمە بەخوا بەس لە ئیسلامدا هەیە بەس لە ئیسلامدا هەیە ئیسلام کاتێک دەسەڵاتدارە ئەو جوولەکانە وەکو تاکە کەس وەکو کاتێک کە جوولەکەیە گوتی إن الله فقير ونحن أغنياء كاك خوا فقيرة إما يجولك دولمندين داوي قرزمان لدكا إمام أبو بكر زليكي لدا بيغمبر صلى الله عليه وسلم پشتیوانی إمام أبو بكر نكر فرمووی دەبوایە وان نەکر دایە قورئان وەستاندنی فرمووی جارێشکە ئاژاوە دروست مەکەن ئەبێ زۆر ئاگاتان لەوە بێ چۆن مسلمانێک دەکرێت لاروولەوێریەکی هەبێ دەکرێت هاوڵاتیەکی جوولەکەش لە دەوڵەتی مەدەنیدا هەمان مافی هاوڵاتی بوونی هەیە ئەگە خراپەیەکی کرد وەکو تاکە کەس مەیوروژێنن باسی مەکەن بانگی مەکەن محاسبەی مەکەن لە گرتوخانە توندی مەکەن چاوپۆشی لێ بکەن ئاگری خراپەکە بەنزینی پێدا مەکەن بۆ خۆی دوایدا دەمرکێتەوە ئێمە زۆر جا لە ساڵانی ڕابردووشە وەکو بانخواز من ڕێبە کەمتر بەڵام خەڵکانێکمان بینیون ئەو پەڕی مامۆستای دڵسۆز سەر مینبەر و میحراب بانخواز بۆ ئیسلام جەریدەکەی ئاوا لێ دەکرد ئەوە لەو فڵان ڕۆژنامەدا کەسێک بێئەدەبێکی بەرامبەر بە ئیسلام کردووە بەرامبەر بە قورئان کردووە قورئان دەفەرمێ وا مەبە لێی گەڕێ فاعف عنهم با ئاگری خراپە و فیتنە زیاتر پەرە نەستێنێ کەس ئەوەی نەدەخوێندەوە ئەگە تۆڕی کلامی وە نەکەی کەس فڵان کەسی بێدینی نەناسی ئەگەر تۆ باسی نەکەی کەس لجووی لە ئەوروپا نەدەدا ئەگە من و تۆ هێرشمان نەکردایە سەری بۆیە قورئان دەفەرمێ فاعف عنهم لێیان ببوورە وەصفەح هەر بەس چاویشیان دامەدەوە هەر خۆت وا لێ بکە کە پێشت نەزانیون ئەو کەسانی کە ئاوا دەکەن خوای گەورە بە چاکەکار ناوی بردوون و خوای گەورە چاکەکارانی خۆش دەوێت هیچ بەرنامەیەک نییە لە غەیری ئیسلام وەڵڵاهی بەڕێزان ئەمەی تێدا بێ
ئەمە قورئانی ئێمەیە، ئەمە ئینصافی قورئانە، ئینصافی رب العالمینە، وجدانە کە پێمان دەڵێ وەمینهم هەموو منافقەکان وەکو یەک خراپ نین، کەمێکیان هەن ئەو سیفەتە خراپیان تێدا نییە کە لەو جەماعەتە نین، واتە منافق هەموو خراپن، بەڵام لەم سیفاتە خراپەدا هەندێکیان بەشدار نین. إلا قليلا منهم أو جولكان بيان صفاتيان بقشتي هموي تيدايا بلام كميكي كميان تيدانيا أو كما بأقري أوان مسوتينا بلام الله بداخهم جاري اشترلان بداخهم يمي إيمان دار لسر يك خليب تشوك يكتر همو جان منظر بيستفر داكري من داكري وكو ما مستعيشي آيني تو داكري لبري وبري فرمانقيك بي تو داكري خاتونيكي مال بي تۆ دەکرێت لە ژیانی کەسابەتتدا جارێک هەڵەیەکت کرد بێ بڵێ ئەمەت هەڵەیە، بەڵام ئێمە زەربێکی سوور بەسەر تەمەنی 50 ساڵی کەسێکا دێنین، 30 ساڵی کەسێکا دێنین، 40 ساڵی کەسێکا دێنین. بۆیە وتارەکەم مەبەستم ئەوە بوو با بە خراپەی کەسێکی تر تاوانبار نەکەین، با بە ئاگری کەسێکی نالەبار کەسێکی بێ ئاگا نەسووتێنین، با بەهۆی هەڵەیەکی ژیانەوە هەموو تەمەنی ئینسانێک زەربی سفر نەکەین، خەتی سووری بەسەرا نەهێنین، بە گشتاندن نەکەین، ئاگامان لێبێ ئەم وتارە فێرمان دەکا هەمیشە بڵێ وەمینهم بەشێک لەوانە، بڵێ ئیلا قەلیلا منهم کەمێک نەبێت، ئێستاڵێن کەمێک نەبێت لە بەرپرسانی ئەم هەرێمە وەڵای هەموویان دزن، بەڵام با ئەوەی لێ دەرکەین کەمێک نەبێت، کابرا دەکرێت بێدینیش بێ عەلمانیش بێ، بەڵام دەستپاک بێ، کۆمپانیایەکی دزینێ غەیری موچەکەی خۆی هیچ کەی نەخواردووە، بە ئەم کەمەکەمەی لێ دەرکەین و هەمووان نەڵێن بە گشتی هەمووان هەروان نە. ئەم ئاەتە قورئانیە فێری ئەو دەرسانەمان دەکا. یا الله داوا لێ دەکەم باشتر لە قورئانەکەت بەهرەوەرمان کەی. یا الله ئەوەی کەوا لەم وتارەدا کە لە ماڵی خۆمانەوە پەخشی دەکەین و دەیخوێنینەوە بۆ موسڵمانان، یا ربی خوای پەروەردگار یەکەم خۆم کاری پێ بکەم، هەموو ئەو موسڵمانانش کە ئەم وتارەیان بیست یا ربی بێتە بەشێک لە ژیانیان و کاری پێ بکەن. کۆمەڵگاکەمان بەختەوەرکەی بە بەرەکەتی ئەم قورئانە کە بەس بەم قورئانە بەرەکەتدار دەبین و بەهرەوەر و بەختەوەر دەبین. یا ربی خوا زیاتر بە قورئان ئاشنامان کەی، بە قورئان بەختەوەری دنیا و قیامەتمان کەی، بە بەرەکەتی قورئان شیفا بۆ نەخۆشەکانمان بنێری، یا شافی یا الله شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری، دڵ بە خەمەکانمان دڵخۆش کەی، لە مردوەکانمان خۆش بی، کوردستانمان پارێزراو کەی، یا سەلام داوای ئاشتی لێ دەکەین بۆ هەموو جیهان. یا ربی خوا ئاشتیمان بەسەرا بارێنی وەکو بارانی زۆری ڕەحمەتت بۆ ناردین. یا ربی خوا خێر و بەرەکەتی زەویشمان بۆ بڕوێنی، ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی.